جنابی وەزیر سەرباری وشەیە بەڵام ئەوەی هەیە مامۆستایانی هەرێمی کوردستان داوایەوە دەکەێت کە لەبەرزکردنەوە دەست پێ بکاتەوە و مەرجیش نەبێت ئەگەر مەرجیش نەبێ ئەوە ناڕەزایەتی دەدەبوو دەست بە بایکۆتی ناوەندەکانی خوێنی دەکەن لەسەر ئەمە چ قسێک بێ بۆ مامۆستایان. سپاس ئەو بابەتە هیچ بڕیارێکی فەرمیلە نەدراوە بەس بابەتەکە ئیحالە کراوە بۆ ئەنجومەنی ڕاژە بۆ ئەنجومەنی ڕاژە ڕای خۆی لە بابەتانە دیاری بکات. ئەوەی کە من ئاگام لێیە بابەتی لەبەرزکردنەوەی فەرمانبەران دۆسیەکەش پێڕاوە بە ئەنجومەنی ڕاژە جا هەرچێک ببێت لەسەر بنەمایەکی یاسایی دەبێت. لەبارەی ئەوەی کە مامۆستایانەوەن ئەگەر مەرجمان بۆ دابێت مەسەڵەن ساڵی خزمەت حساب نەکرێت ئێمە ناڕازی دەبێت. قانون چی بکە بە بۆچوونی ون دەبێت هەمووان پێ ڕازی بین بەڵام بەمەرجێک بنەمایەکی قانونی هەبێ. ئەوەی کە جەنابەت باسێکی بەڕاستی هێشتا هیچێک لەو تەفاسیلاتانە نەبوونەتە بڕیار و باز نەکراون. بابەتی لەبەرزکردنەوە ئەوەندەی من ئاگادارم حەسەب عیلمی خۆم قساکەم ئەوەندەی من ئاگادارم سپێراوە بە ئەنجومەنی ڕاژە تا لەو بڕیارەی کە 26 دەشە بە هەمان شێوە ینی بۆ ئەوە نییە کە ئەوە بڕیارێک بێت کە ئیلا بەم جۆرە دەبێت بەڵکو لەسەر بنەمایەکی یاسایی ئەوەی کە من بینیم و تێگەشتم لەسەر بنەمایەکی یاسایی کە بەرزکردنەوە دەستی پێکرد بەو جۆرە دەبێت. مامۆستایانی وانە بێت چاوەڕێی وەزارەتی پەروەردە بێت. وەڵام مامۆستایانی وانە بێژ ئێمە لەگەڵیان قسەمان کردو و پرۆژەی خۆشمان داواتە ئەنجومەنی ڕاژە ئەوانیش لەگەڵ ئەنجومەنی ڕاژە گفتوگۆیان کردو و دانیشتوون. دکتۆرە ئەوکارە بۆچی دەکەن کە مامۆستایان ناڕازی ئێستا لە نێوان کە ڕۆژی شەمە دەست بە ناڕازایەتەکانیان دەکەن. نازانم هۆکارەکە چییە بەڕاستی من ئەوەندەی بۆ خۆم دەیزانم هەر شتێک دەکرێت لەسەر بنەمایەکی قانونی دەکرێت. ئاین شتێک ناکرێت لەسەر بنەمایەکی قانونی نەبێت. بەڵام وەکەوەی کە بڕیار درابێ بەیانی پلەبەرزکردنەوە بەم جۆرەیە من نەمبینیوە. ئەوەی کە من زانیاریم لێ هەیە ئەو بابەتە سپێرراوە بە ئەنجومەنی ڕاژە بەڵام ئەنجومەنی ڕاژە لە سیاقی قانون مامەڵەکە لە دەرەوەی قانون مامەڵە ناکە. لەبارەی ژێرخانی پەروەردە چەند پارە بۆ ژێرخانی پەروەردە کاکراوە؟ وەڵاهی زیاتر لە تا ماوەیەک لەوە پێشی 101 ملیار بوو بەس نزیکی 104 تا 5 ملیار دینار بووتەوە بەشێکی زۆری ئەو پارەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ نمونە چاپی کتێبە 17 ملیارە چۆتە بواری جێبەجێکردنەوە نزیکی 11 ملیار و نزیکی 12 ملیار بۆ پارەی نەوت بووە چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەی نەوتەکە کردراوە. بابەتی نۆژەنکردنەوەی قوتابخانەکانە چۆتە بواری جێبەجێکردنەوە لە هەندێک شوێن و لە هەندێک شوێنیش ماوە دروستکردنی ژوورە بە هەمان شێوە تاوکردنی قوتابخانە تاوا نەکراوەکانە بە هەمان شێوە لە هەندێک شوێن چۆتە بواری جێبەجێکردنەوە دروستکردنی قوتابخانەی نوێ لە هەندێک شوێن پرۆژەکان ئیحالە کراوە بۆ تەندەری یعنی ئەتوانم بڵم بە شێوەیەکی گشتی پرۆژەکان باش بەڕێوە. دکتۆرەوەی لە ڕابردوو کراوە نایاسایی بۆ یانی ناقانونی بۆ پلەبەرزکردنەوە بەخوای نازانم ناقانونی بووە یان نایاسایی بووە من اختصاصم لەم بابەتە نییە ئەمە جەنابە دەیزانی کارێکە کە پەیوەندی هەیە بە مەجلیسی خدمە پەیوەندی هەیە بە وەزارەی مالیەوە ئەوەی کە من دەیزانم ینی ئێستا بەیانی بڕیارێک نەدراوە کە بەم جۆرەیە ئەوەی کە مەبدەئە لە چوارچێوەی قانونە هەیە بۆ ئەوەی وەڵامی دروست دەستکەوێت تۆ دەبێت لە خەڵکی مختصی خۆی بپرسی. من ئەتوانم دیوێکی بابەتەکەت پێ پیشان بدەم دیوە بابەتەکە ئەمەیە کە ئەم بابەتەی کە جەنابەت باسیەکەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان ئیلا وایە من دەڵێم لە چوارچێوەی قانونا دەکرێت چۆ لەلایەنی مختص لە ئەنجومەنی ڕاژە لە وەزارەی مالیە بپرسە بڵێم بابەتە چۆنە باوردەکارەکەت بۆ شەرحکە واتە شتێک ناکرێ بەرامبەر بە فەرمانبەران لە چوارچێوەی قانون نەبێت لە چوارچێوەی قانون نەبێت بەڵام دەبێت بچی بۆ وردەکارەکەی بزانی ئەم بابەتە چۆنە لە قانون چی دەڵێ لەگەڵ ئەنجومەنی ڕاژەکە ببیتەوە پرسیاریان لێ بکە جەنابەت ڕۆژنامەنووسی تۆ پرسیارەکەت لە منە من پێتەڵم لە چوارچێوەی قانون دەبێت بە ژێرەی ئەوەی کە ئەندامێکم لە ئەنجومەنی وەزیران و لە هەمان کاردا ئەم کارە کاری ئەنجومەنی ڕاژەیە ئەنجومەنی گشتی ڕاژەیە دەبێت بزانی بەرنامەی ئەوان چییە بەڵام ئێستا شتێک نییە بڕیارێکی لێدرا بێت تا بکرێتە بابەتێک وڵا لە بەرزکردنەوە من بەم جۆرە پێی پەسەندم یا بەو جۆرە بەلامەوە پەسەند نیە نازانم من ئەوەی کە دەیبینم
ئیشەکە تەحویلی ئەنجومەنی ڕاژە کراوە ئەجا ئەو کاتامێنەوە سەر ئەنجومەنی ڕاژە لە چوارچەوەی قانون چۆن مامەڵە لەگەڵەوەکە دەبێت پرسیاریان لێ بکەی بۆ وردەکاری ئەمە ئیشی خەڵکیشی پسپۆڕ.